بناوی بەڕێوەبەراتی گشتی ڕێگەزنامەی هەرێمی کوردستاندا ئاگاداریەک بە سەرجەم بۆ هاوڵاتیانەوە دەیکەنەوەکەوە بەڕێوەبەراتی پاسەپۆرت و بەڕێوەبەراتی کارتی زانیاری و بەڕێوەبەراتی نووسینگەی کارتی نیشتیمانیەکان کەوانە سەرجەم ئیشکارەکانی ڕاوە دەستێتنەوە بە شێوەیەکی کاتی بە شێوەیەکی کاتیەکان بۆشیان بەهۆی ئەوەیەکەوە ئامار و ڕێخستنەوەی داتا و فایلەکانە و بەڵام لە وەرگتن بە شێوەیەکی کاتێکە 25/12/2010 کە ڕۆژی سێشەمە دەست پێ دەکاتن تاکو 2/1/2019 کە ڕۆژی چوارشەمەیە داوامەکە دەست پێ دەکاتەوە دەست بە مامەڵەی هاوڵاتیان دەکرێتەوە هاوڵاتی دەتوانانی سەردانی بەڕێوەبەراتەکانی بکەن و ئێستا لە ئێستادا دەتوانێت بەڕێوەبەراتەکانی پاسەپۆرتی هەولێر دۆک سلێمانی لە پێدانەوەی پاسەپۆرت هیچ کێشەیەکانی هاوڵاتیان دەتوانێت سەردانیان بکەن و بەڕێوەبەراتی نیشنگەکانی هەرێمی کوردستان بە هەر سێ پارێزگاکانەوە ئەوانەش ئیشکارەکانی ڕاوە ناستێ بەهۆی ئەوەیەوە هاوڵاتیانی بیانی سەردانی بەڕێوەبەراتی ناوراو دەکەن بۆ پێدانی ئیقامە نوێکردنەوەی ئیقامەکانیانەوە داوا لە هاوڵاتیان دەکەنەوە سەردانی بەڕێوەبەراتیەکان بکەنەوە بۆ وەرگرتنەوەی پاسەپۆرت و کارتی نیشتیمانی لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر لە پاسەپۆرت لە بەڕێوەبەراتیەکانی هەرێم مایتەوە داوایان لێ دەکەین بچن سەردانەکان بکەن و ڕێژەکە ێک زۆرە بارێکی قوسیژە سەر ئێمە دروست بوو.